بەڕێستان ئەم تۆرەمان تایبەت کردووە بە کەمبوونەوە و نەمانی دەرمان لە نەخۆشخانە و بە تایبەتی ئەو ناوچانی یەخود ئەو مەڵبەندە تەندروستیانی کە تایبەتە بە چارەسەرکردنا دەرونیەکان. ئێمە ئەمڕۆ باسی ئەم گرفتە و باسی لێکەوتەکانی دەکەین لەگەڵ دکتۆر ئەفران محەممەد پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکان کە ڕاستەخۆ لە ستودیۆ میوانی ئەمێ. دکتۆر بەخێر بێت. لەگەڵ ئێمەدا دکتۆر. تۆر گرفتی نەمان یاخود کەمبوونەوەی دەرمان هەیە لە نەخۆشخانە دەرونیەکاندا. لە ڕاستیە تا مانگی پێشوو گرفتی نەمان هەبوو، زیاتر لە جاری ئاگاداری بەرپرسان کراوەتەوە کە دەرمانی دەرونی بە تایبەتی لە ڕاوێژکاری مەڵبەندی تەندروستی عەلی کەمال ڕاوێژکاری دەرونی تیا کە دەرمان کەم بۆتەوە. بەڵام لە دوێنێەوە کە 27 2022 دەرمانەکە بە تاوەتی نەماوە، یعنی دەنکە حەبێک نییە. چکە من دوێنێ کاتژمێر دەونی و بۆ نزیکی 11 دوانە خۆش کە بینیم دەرمانەکان 6 دانە بۆ نوچکی تەنها 10 دانەمان ماوە 50کەتری نەدراوەتێ کە ئەو نەخۆشە خۆی کارمەندێکی نەخۆشخانێ، یعنی بۆ براکە ئەویست یعنی دوانە خۆش ئەو بکە دەرمانی بەرگرتووە ئەو حسەی کە بۆی نووسراوە بەشی دەدانی تێمە ئەو دەرمانی کە پەیوەندی بە دەرونیەوە هەیە بۆی خەڵکی بزانێ لای ڕوون بێ. ئەمە سێ گروپ دەرمانمان هەیە. گروپێکیان بۆ حاڵەتی دەرونیە بێ، واتە بۆ خەمۆکی، بۆ وەسواسی، بۆ دڵڕاوکێ، بۆ ترس بە هەموو جۆرەکانیوانەیە. ئەم دەرمانە هەر نەبوو دوێنانی هیچی لێ نەبووە، ئەتر چەند ڕۆژ پێشەوەش بڕاوە من ئاگادانی بڵزام دوێنێ ئەم دەرمانەکە من چوومەتە مەڵبەندی تەندروستیەکە هیچ دەرمانێکی لێ نەبووە کە لە کاتێکە بەپێی یاسا ئەبێ لایانی کەم لە هەر گروپێکی و دەرمانانە دوو دانی هەبێت، واتوێت کە بۆ خەمۆکی بەکاریە کە دوو گروپی سەرەکی بێ لایانی کەم 4 دەرمان هەبێ کە هیچی نەبووە دوێنێ. گروپی دووەمی دەرمان ئەوەیە کە بۆ حاڵەتی هۆشمەندی بەکاریە، واتە بۆ حاڵەتی شیزۆفرینیا، بۆ حاڵەتی شادی بوون، بۆ حاڵەتی گرفتەکانی کەسێتی. ئەم دەرمانە تەنها یەک جۆر هەبووە لە کۆی نزیکی 9 بۆ 10 جۆر کە لە بازاڕ هەیە. ئەم جۆرەش تەنها کە خۆی 1 میلیگرامی و 2 تەنها دوویەکەی هەبووە، ئەوش لە سعات 2:30 نەماوە، یعنی هیچ دەم لە دوای سعات 2:30 بەیانی و کە نەخۆشی هاتووە هەروتومانە بڕۆ و نەبێ پێشەوەش نەخۆشمان بەڕێکردو بە شێوە زانستێکی، چونکە لە کۆی نزیکی گەر 100 نەخۆشدانی بێت کە ڕۆژانە لە عەلی کەمال نزیکی 100 بۆ 120 نەخۆشیێت کە زۆربەی بۆ وەرگرتنی دەرمانێت، لەم 100 نزیکی 40 بۆ 45 کەس دەرمانی دراوەتێ. لەم 45 تەنها ڕەنگە 5 بۆ 7 کەسی دەرمانی ڕاستەقینی درابێتێ. 30 تر دەرمانەکە بە تاوەتینەوە واتە نەخۆشەکە 4 دەرمانی هەبووە، دانێکی هەبووە دراوەتێ، سیانی نەبووە. نەخۆشەکە 4 2 دەرمانی هەبووە بیدرێتێ. تەنها دەرمانێکەوە بێ لە ئەو دەرمان کە بۆ زیاتر پێوتێت جێگیرکردنی مەزاج کە بۆ زیاتر حاڵەتی پەرکەم بەکارێ بەس بۆ ئەوانە هەبووە، واتە ئەو چەند نەخۆشەش کە وەریگرتووە دوێنێ هەرەوە هەبووە و نەبێ هەفتەیە دەخۆش ئەوش بەس تەنها بەس تەنانی پەرکەم ماوە کە ئەمە زیاتر پسپۆری دەرونی نیە، یعنی زیاتر مێشک و دەماری بینێ، بەڵام پسپۆری دەرونیش دەرمانەکان نووسێ بۆ نەخۆش. واتە ئەوەی کە پەیوەندی بە نەخۆشی دەرونیەوە هەبێت کە نزیکی مانگێک زیاترە. چەند جاری ئاگاداری بەرپرسەکانمان کردووە کەوا دەرمان لە کەمیە، دەرمان زۆر بۆ کەمی ڕۆتانە چەند شتێکی کەم هەیە، بەڵامی تر دوێنێ بە تەواوەتی هیچ دەرمانی نەما کە ئەمە بەڕاستی لێکەوتە و کاریگەری زۆر نەرێنی ئەبێ لەسەر باری دەرونی و لەسەر ئەو خێزانانی کەوا نەخۆشێکیانێ بۆ حاڵتە کە ڕەنگە دواتر کاتێ باسی ئەو گرفتانەکەین کە چی وای لە من کرد زیاتر ئەم بابەتە بۆ ژیانم، یعنی خودی دەرمانەکە ڕاستە نەبێ گرفتە ئەو خێزان ینی هەر دوێنێ ئەوەی کەوای لە من کە ڕاستەخۆ دوای تاومو دەم ڕاستەخۆ ئەو ڤیدیۆ بڵاو بکەمەوانێ، یعنی معقول نییە لە سەدەی 21 و لە ساڵی 22 نەخۆش لە شاری سلێمانە بێت بڵێ دکتۆری گیان من ماوەی 20 ڕۆژە نەخۆشەکەم بە زنجیر بەستۆتەوە لە بەروی توانمێ دەرمانەکەی بۆ بکڕم، چۆ لە مانگی پێشاتم دەرمانەکە هەر نەبوو لێرە وەریگرم، واتە مانگی پێشۆم دەرمانە هەر نەبوو لە مەڵبەندی تەندروستیەکە و ئەم نەخۆشە توانانی هەموو مانگم دەرمانە بکڕێ. بەلای خۆی و باشترین چارەسەرەوە بووە کە بچێت دوو کە لە چۆن نەخۆشگەی پێبەستێتەوە. ئێتو ئەتوێت دکتۆرێکی دەرونی یان توێژەرێکی دەرونی نەخۆشی تۆ ساڵە 2 ساڵ خەریکێوی تا برە سەر بە ئیهێنی بەجارێ لەبەر نەبوونی دەرمان دابنیشێ 25 و 30 ببەسترێتەوە بە کەلەپچە یخۆتۆ بەجارێتەوە سەر سفر. ئەمی کەم دەڵم دوێنێ دوو حاڵەتی وام دێ کە سوکارەکەی باشکات دوویان لەبەر نەبوونی دەرمان خوشکوبرایەکەن هەردووکیان لە ماڵەوە بەستراوە نەتەوانێ لەبەر ئەوی کە دەرمانەکە نەبێت تو ڕابن هەڵە چەند دابین نابن کە سوکاریش ناتوانێت دەرمانەکەی بۆ دابین کە. یعنی ئەمە چی ویژدانە ئەمە وەرەگرێت تۆ نەخۆش بە زنجیر بەستیتەوە من لێرە لەمەی خێزانەکە ناکەم خۆزانە دوکە چارەسەری کەم نیە ئەڵێ پارێ نیمە مانگی پێشاتم لێرە نەبوو لە دەرەوە کڕیمە بە قەرز تر خەڵکی ناماتێ. بەڵام معقول نیە دەرمانێکی دەرونی کە نرخێکی زۆر هەرزانەکەی بۆ حکومەت بگاتە واسێکەوە تۆ خێزان بە کەلەپچە مناڵکەی و بەستێتەوانێ. ئەمە یەکێک لە هەرە شتە ناخۆشەکان کە زۆر جێتەڵێن بەڵام لە هەمان کاتە ئەگەر ئەوە بینە خواترەوانێ یخۆم خێزانی کە دەرمانەکەی نەبێ لەنەو ماڵکەی ئاژاوە دروستە بێ اینکە تۆ دەرمانەکەی سێژەمەیە کە ناتوانێت بیکڕە یەک ژەمە ئەیاتێ ئەم نەخۆشەی ناو بەناو تووڕەبوونیە بێ هەڵچوونیە بێ ڕەنگە شەڕ بکە ڕەنگە فەرمانبەرێکی ئیشەکەی پێ ناکرێت خۆ گەربیتە سەرباری خەمۆکیەکان
بەڵێ ئەبینی ماوەیەکی تر ڕێژەی خۆکوشتن زۆر زیاکە ئەمە من لێرەم دەنگی من ڕیکۆردە لێبەنەوە ماوەیەکی تر بزان ڕێژەی خۆکوشتن چەندێ زیاکە چونکە بەشێکی زۆری حاڵەتەکانی خەمۆکی بە دەرمانەکان ڕاگیراون کە تۆ دەرمانەکەی نەبێ هەموو نەخۆشە ناتوانێت بیکڕێ وای دەنێ لە ساشتای خەڵکی بکرێ خۆ لە سابیسی ناتوانێت بیکڕێ کە دڵنیام ئەم هاوکێشەیە پێچەوانەکەی ڕاسترە ئەنی زۆرێنێکی کە ناتوانێت بیکڕێ بەڵام کە تۆ وای دەن لە سابیستی خەڵکی ناتوانێت بیکڕێ خۆ ئەمانە ئەگەری خۆکوشتنیان زۆر زیاترە لە کەسێکی تر کە دەرمانەکە ئەخوا ینی ئەم نەخۆشە کە ناتوانێت بێتە کلینیکەکان ناتوانێت بێتە عادی دکتۆرەکان تۆشتە مەڵبەندەکانی حکوومەتە دەرمانی نەیتێ کێمە ئەجزانین ڕاوێژکاری دەرونی لە مەڵبەندی علی کەمال تەنها بۆ ناو سنووری سلێمانی نییە واتە من دوێنێ دێها نەخۆشاتۆ لە عربەتەوە لە سەی سایقەوانە لە پیرەمەگرونەوە لە دووکانەوە لە ڕانێشەوە هاتووە چکە لەو شوێنانە ڕاوێژکاری دەرونی تیانێ نەخۆشێتە لای دکتۆر دەرمانیان نییە کێنە سلێمانی و کەسە پارێکی زۆریەوە بە ڕێگەوبان بۆی بێتەوێ دەرمان وەرگێ ئەو بۆچوونێک کە دەرمانەکە لە بازار گرانی لێرە هەزانتر وەرگێ بەڵام ئەم کەسە پاری هاتو چۆکەش هێر بەزەر بەسەراشکاوەتەوە این لە بۆچوونی خۆیان گە دەرمانەکە لە بازاڕی 50,000 بێ ئەم 20,000 بەکرێ سیارە 30,000 بۆ مێنێتەوە ئەم ێستا نەکسیەکەی بۆ نەما 20کەشی وە بەلاش ڕۆژ یعنی دوێن ئەتوانم بڵێم نیوە بەرەو ژووری نەخۆشەکان بەس بەم وشەی ئیزندراون داوای لێبوتان لێکن دەرمانمان نییە ئەنی نیوە بەرەو ژووری بەم شوێی ئیزندراوە کامێرەکانی علی کەمال توانم چەند سێ بزان چەند نەخۆشوە ئیزنەوە بەبێ دەرمان ئەوی کەشی کە بۆی نووسراوە ئەگەر نیوەی نەخۆشەکان بێت کە کەمترێتی وەریگرتووە ئەم نیوێش ئەتوان بڵێم لە ساد بۆ لە سابیسی دەرمانی نەخۆشەکەی دراوەتێ بە تەواوەتی ئەوی تریان دەرمانەکە یان لە چوار دەرماندانەیەکە بووە یان دوو دانە هەبووە یانەوە نەوە بەدیلەکەی بۆ نووسرا واتە توانم بڵێم لە سەد تا دەی نەخۆشەکان دەرمانێکی وەرگرتووە کە ئەوەی لەسەر ڕەشەی دکتۆرەکە بۆی نووسیوە بێگومان ئەمە هەمڕۆژی خۆکوشتن زیاکە هەمڕۆژی کێشەی خێزانی زیاکە هەمەگەریوی کەوان نەخۆشەکان تونتیجان بەرامبەر بکرێ زیاترە بێ چکە بەشێکی زۆر لەم نەخۆشانە بەهۆی دەرمان و باری تەندروستیان ڕاگیراوە کە تۆ دەرمانیان نەیتێ بەڵێ باری دەرونیان خراپتر بێ باشە دکتۆر لە ماوەکانی ڕابردوودا ینی نەخۆشخانەی هیوا کە نەخۆشخانەیە کە ڕاستە و خۆ پێوەستە بە ژیانی نەخۆشەکانەوە دەرمانی تەنەما و تا ئێستش کەم تەرخەمی لا دابینکردنی دەرمانە ئەکرێت یعنی من ئەمێ بزانم ئێستا کەسانێک دەڵێن کە نەخۆشخانەی هیوا ڕاستە و خۆ پێوەستە بە ژیانەوە بەڵام ئەکرێ نەخۆشە دەروونەکان ڕاستە و خۆ پێوەستدار نەبێ بە ژیانەوە سەرنجت چیە لەسەر ئەمە نەمانی دەرمان لە نەخۆشخانە دەروونەکاندا ڕاستە خۆ پێوەست نییە بە ژیانی کۆمەڵگە و بە ژیانی خێزان و تاکەکەشەوە بە هەمان شێوە هەموو پسپۆڕێکی دەرونیش نەخۆشخانەی هیوا بێ دەرونی بێ مێشکو دەمار بێ نەخۆشیەکانی دڵ بێ نەخۆشی شەکرە بێ هەر هەمووی ڕاستخۆ پێویستیە بە ژیانەوە بەڵام ئەکەوێتە سەر ماوەکەی ئەگەر لە بۆچوو منە بپرسی نەخۆشیە دەرونەکە زیاتر مەترسی دروستەکە چکە هەندێک جارم کەسەگەر حاڵەت وەکوتم حاڵەتی سایکۆسەکان و نەخۆشی وەشمەندیە ئەم کەسە کە دەرمانی نەبێ بە پێی زانست لە سادی ئەوەی نەخۆشی شیزۆفرینیای هەوڵی خۆکوشتنەیە ئەشێ هەندێک جار هەوڵی زیانگەاندن بە بەرامبەریش بە لەژێر کاریگەری هەلوەسە و هەمەکەی کە بۆی دروستە بێ ئەم دەرمانە شێم کەسەگەر دوو هەفتەنی خوا هیچی لێنێ بەڵام گەر 6 مانگی خوا کاریگەری نێرینی زۆرە بێ لەسەری بەڵام ئەشێ نەخۆشخانەی هیوا ماوەکەی کورتتر بێ ئەو کەسە ئەگەر دەرمانەخوا نەخۆشی زۆر خێراتر تەشەنە بکە لە ماوەیەکی کەمتر ژیانی لەدەست بە بەڵام خۆ کەسێک کە نەخۆشی دڵ و زەختی ئەگە دەرمانەکەی نێتێ ئەم نەخۆشش بە هەمان شێوە لە ماوەی 2 هەفتە 3 هەفتە 4 هەفتە زەختی بەرز بێت و جەڵتە لێە ئەم کەس هەر مردنێکە کەسێگەر شەکرەی هەبێ با مانگی حەوی شەکرەکەی نەخوا ئایا ڕێژێ مەدن و پەککەوتەکان چەندێ زیاکە کە تووشی بری نەبێت تووشی کێشا بێ ئەگەرێکی نەخۆشی دڵی هەبێ و 20 شەو حەبەکانی مێرە بزان چنە تووشی کێشا بێ نەخۆشی دەرونیکەش هەمان شتە ئەگەر ئەم کەسە ماوەی دەرمانی نەخوات بیری خۆکوشتنی بۆ دروستە بێ بیری زیانگەاندی بۆ دروستە بێ پەیوەندی کۆمەڵایەتی تێکەچێ توانێت چوونە سەرکاری نامێنێ ناچێ کار و پیشەکەی بکە پیشەوەرێکە ئیشی پێ ناکرێت ئەمە هەرمی کۆمەڵی کێشەی تر دروستەکە کە کەسێ نتوانی کار بکە سەرچاوی داهاتی دارایی نابێت کە دارایی نەبوو لە ماڵکەی ئاژاوە دروستە بێ کە خانەوێک کە نەتوانێت دەرمانەکان بخەوە ئیشی ماڵی پێ ڕایی نەکرێت کە نەتوانێت خواردن ئامادە بکە ماڵ پاکات و خزمەتی مناڵ بکە ئایا لە ماڵە کێشە و ئاژاوە دروست نابێت بێ لە ڕاستیان ڕەنگە تۆ بڵێ بە هەمان پلەی هیوا بۆ ماوە پەیوەندی نەبێ بە ژیانەمانێ بەڵام لە ماوەی درێژخانە کاریگەریەکانی زۆر زیاتر و نەرینی ترە بێ وتت کە نرخی دابینکردنی دەرمانە دەروونەکان بۆ حکومەت کەمە بەڵام ئەمە بزانم بۆ داهاتی تاک چۆنە واستە واتە بە گشتی نرخی دەرمانە دەروونەکان یاخود چارەسەرە دەروونەکان چۆنە دکتۆر ئەگەر من لەبەروی بڕێ شارەزایمێ لە نرخی دەرمانە ئەگەر من وەکو نەخۆشی وەری بگرم بۆ حکومەت کە بێت چارەسەری نەخۆشێکی خەمۆکی یان وەسواسی یان دڵڕاوکێ یان ترسی کۆمەڵایەتی بکە بە دەرمان چکە هەندێک لەمانە بەشێکی زۆری تەنها بە ڕاهێنانی دەرونیەکرێ بەڵام وای دانێ هەندێک کەسێ ماڵی لە دەروی شارە نایوێتە
جلسەی نەفسی بکە یان کاتی ئەوەی نییە دەرمانی بۆ بکڕی بەشی مانگی ئەم نەخۆشانە بە هیچ جۆرە نەخۆشی $10 تێپەڕ ناکە. ینی $10 بەشی دەرمانی مانگی نەخۆشێکەکە زۆر بە شێوەیەکی گونجاو باشیش. ئەشێ نەخۆشی بگات $12 بەڵام هەشە $5 زیاتری تێناچێت. واتە $10 بۆ نەخۆشێدا مرێ مانگانە زۆر بەشی دەرمانی ئەم حاڵەتاناکە بە باشترین جۆی دەرمان کە لە بازار بەکارهێنرێ. ئەوانی کەەوە حاڵەتی دووەمیانێ حاڵەتی هۆشمەندەکان واتە حاڵەتی شیزۆفرینیای هەیە یان حاڵەتی شادیبوون یان گرفتی کەسێتیە دەرمانی ئەمانە بڕێ گرانترە ڕەنگە بۆ بەشی مانگی کە دەرمانی ئەمانە لە نزیکی $20 بۆ $25 بکەوە لەسەر حکومەت کە زۆر جار ئەو کوالەتیانی حکومەت هەیکڕێ یان ئەو شەرکانی حکومەت لێکڕێن نرخەکەی هەرزانترەکەوێ لەبەرەوەی زۆر جارڕەنگە نەچێت شەرکێکی بەرانت بکرێ هەرزانترەکڕێ. دوو ئەمەی من باسیەکەم باس لە ئاستی تاکەکەم ئەوەی تێچێ بەڵام کە حکومەت بەجارێ بۆ 30-40 نەخۆش دەرمانەکڕێ بێگومان بە نیوەی ئەم نرخە ئەکەوێ. واتە من کە ئەڵێم لە مەدخەرا بچیت بەشی 20 نەخۆشکری $10 بەڵام ئەگەر کۆمپانیا بڵێ بەشی 20,000 نەخۆشم بۆ بێنە دڵنیا مە نەخۆشێ $5 زیاتر ناکەوێت هیچ زۆفرینیاش ناگاتە $15. ئەم مەبلەغە ئەگەر لێکی بێ وای دانێ هەموو نەخۆشێت $10 بکات لە کۆی گشتێکە ئێمە لە مانگە ڕێوەشکاری ئەلی کەمال نزیکی 1000 نەخۆش سەردانیەکە ئەمە 1000 نەخۆشە دەفتەرێ ناکا بۆ مانێ ئەگەر نەخۆشی $10 بێ دەفتەرێکە $15 بێ $15,000 ئەواتە بە قسەی ناو بازاری لە دەفتەر و نیوەک. یعنی ئەم مەبلەغە زۆر نییە حکومەت نەتوانێت دابینی بکە. ینی مەبلەغی دەفتەرێکیان دەفتەر و نیوێک بۆ دەسەڵاتە لێ من ناتوانم کە لە کاتێکە ئێمە ناڵین 40-50 ڕاوێژکاریمان هەیە تاوڵەجا هەر بنکەیەک ئەگەر $15,000 بێ 20 ڕاوێژکاریم ئەو ناکە. ئێمە لە سلێمانی یەک ڕاوێژکاریمان هەیە کاڵم سلێمانی بە سلێمانی و زۆربەی شوێنەکانی دەوروبەریەوە کاڵم سلێمانیە تاسوجێ پیرەمەگرونە دوکانە تەنانەت شوێنە دوورەکان کەلای لێ دەرچێت کە ڕاوێژکاری ڕەنگە هەفتەی ڕۆژێکە بێ ڕانی هەفتەی ڕۆژێکی ئەوانی کە ئەوەشیان نییە. ئێ ناکری ئەم بازنە گەورەیە چارەسەری نەخۆشەکان ئەو مەبلەغە کەمە بکەوێ بەڵام تۆ ماوەی مانگ زیاترە دکتۆرەکان ئاگادارتان بکەنەوە کەوا دەرمانیە لە کەمیە دەرمانەکە بڕێ بگاتە بڕانی تەواوەتی هیچ شتێ نەمێنێ. ئەگەر بە من بڵێ ئەڵێم هەر بە ئاشکرا بڵم کاگیان دامان خستووە بۆ هاوڵەتیان زۆر باشترە لەمە. یعنی کە تۆر بە تەواوەتی وڵی دام خستووە دەرمانم نییە هەر قوتعی بنووسە کە دەرمانمان نییە ئەمە بۆ هاوڵاتیان زۆر سەلامەتر و باشتر لەوەی کەوا تۆ ئەڵی هەیە و خەڵکی کرێساریات و بۆی دابین نابێت. ینی دوێنێ کە نزیکی نوێ نەخۆشنێرات و خۆمان هەموو بە کرێساریان یاوە خۆی ماڵی دەوروبەری بنکەکە نییە نەخۆشی پیرەمەگرونیتیان نەخۆشی دوکانیتیان نەخۆشی ڕانیتیان ئەم کەساتۆ پارێکی زۆری سەرف کردووە بۆ ئومێدە هاتووە لە بری مانگە بەشی 2 مانگ دەرمانی بنێ. بەڵام ئەم کە دەرمانەکە نەبێ ئەگەر بڵێ هەرنی و دام خستووە زۆر سەلامەتر بۆ هاوڵاتیان تراوەتی نایەت و تاو کرێسارەکە نا لەو بڕەپارەکەمی کە هیچ ڕەنگە بەشی 15-20 ڕۆژی پێ بکڕێ. بەڵام کە تۆ هاوڵاتەکە هێنی ماندوویەکی ئەو هەموو ڕێگە دوای دەرمانەکەی نایتێ ئەم منێکە هەرباری نەخۆشەکەت خراپترەکەی چون ئەم نەخۆشەکەی سەری گرتۆ مادووە کە بەجارەڵی نییە ئەمە هەواڵێکی تری ناخۆشە بە نەخۆشەکەڵی ئەبێ ئێمە دامشون بەس تەنها بە شێوەیەکی هێمنانە بە نەخۆش بڵێ کاگیان داوی لێبوردنەکەین دەرمانمان نییە ئیزنی بێ بە ڕێزەوانە. بەڵام خۆ ئەم کەسە ئەم هەواڵەت تو هەرچەند بە شێوەیەکی جوانیش پێ بڵێ بۆ ئەم کەسەر هەواڵێکی ناخۆشە کەم ڕێگەی ئەبڕێ بێ لە ڕاستیە ئەوەی کە ئێستا لەم بارودۆخی ئەگوزارێ وەنەبێ کێسە منە ماڵم بارودۆخی هەولێر زۆر باشتر بێت چکە من ئاگام لەوان نییە بەڵام دڵنیا ئەم گرفتانە زۆر جا گرفتێکی گشتگیرە لە زۆربەی شوێنەکانە هەیە ئەشیەوان هەندێک دەرمانی کەمیان هەبێ یان چەند جۆرێکە من ناتوان بڕیار بم لەسەرەوەی ئەوان بەڵامەوە زەملای ئێمە لە دوێ نێوانە دەرمان بە تەواوەتی سفرە و ئەمەش زیاتر لەجار ئاگادارکردن کە دەرمان لە کەمیە بەڵام وەک بەڕێستەڵی کەس خۆی ناکە بە خاوەنی ئەم گرفتە کە لە کاتێک بە پرسیاتێکم وەزیری تەندروستیە دواتر بەڕێبەری گشتی فەرمانگەی تەندروستی سلێمانیە دواتر چێگەل لە کۆگاکان هەبێ بە پرسی کۆگاکان ئەگەر ئەم دەرمانە هەیە لە کۆگاکانە بۆ دابین ناکرێت و ئەگەر نیشە ئایا بەتەڵەبێت داوا کراوە بکرێت و کەس خۆی ناکە بە خاوەنی بیکڕێت. دکتۆر هەندێک نەخۆشێ ماوەیەکی زۆر دوور و درێژ بە بەردەوامی ڕاوێژەکە لەگەڵ پزیشکی دەرونیدا بە بەردەوامی چەندین جۆری جیاواز لە دەرمان دەخوات. نەمانی دەرمانەکە و دابڕانیان بۆ ماوەیەکی زۆر لە وەرگرتنی دەرمانەکان چۆن کاریگەریەکی نەرێنی لەسەر بارە دەرونەکەی تاکەکە دەکات. بێگومان و کوتم ئەکەوتە سەر و دوو گروپە گروپی هۆشمەندیەکان کە دەرمانی لێ ئەبڕێت زۆربیان لە دوای هەفتەیەک بۆ 3 هەفتە نیشانەکانی تیا سەر هەڵایەتەوانێ تووشی وەهمە بێتەوە گومانەکە لە دووروبەر تووشی هەلواسای بڵێ گوێم لە دەنگەدەنگێکی قسەم لەگەڵا کاشتەیەتە بەرچاوم هەستەکەم بکێوێ زیانم پێ بگەێنێ نیشانەکانی تونتیژی دەست پێ کاتەوانێ کەستە کات تووڕە ئەبێ زوو هەڵەچێ گۆشەگیری دەست پێکە لەگەڵ جێبەجێنەکردنی کاری ڕۆژانە ئەمانە گروپە سەرەکیەکەی نەخۆشە دەرونیەکانن نەک گروپی زۆرترین بەڵام سەرەکی
کە پێویستیان بۆ بەڕاستی بەردەوام دەرمانیان هەبێت چۆ کە دەرمانیان لێ ئەبڕێ لە ماوەیەکی کەمە ئەگەری زیانگەاندن بە خوێنیان بە دەوروبەریان هەیە. گروپی دوم گروپی نەخۆشیە دەرونیەکانەوە یەکەم هۆشمەندیە پێکوێت نەخۆشی عقلی ئەمان گروپی دەرونیەکانە کە حاڵی خەمۆکی وەسواسی دڵڕاوکێ ئەمانە خاتونێ بە دەرمان وەلێکرا وەسوەسەکەی ڕابگیرێ کە دەرمانی نەبوو ئەم خاتونە لە ماوەیەکی کەمە کاروباری ماڵی پێبەڕێوە ناچێت بۆشتنی پەرداخێک چارێکی 20 دقیقە بۆی ناوماڵەکە پاکات و 5-6 ساعاتێ مناڵەکانی پشتە دەرمێن بێ هەمویان خۆیان پشۆن هەر چوونە دەرە لە تۆم گیانتان پیس بوو خۆی بۆشتنی خۆی 5-6 ساعاتێ ئەم خاتونە بە دەرمانەکە وەزعی کۆنتترۆل بۆ ئیشوکاری خۆیەکە بەڵام کە دەرمانەکەی لێ بڕا یان دەرمانەکەی دەست نەکەوت یان ناچار بۆ بڕێکی زۆر کەمترخوا ئەم نیشانە کە دەست پێکات و لە ناوماڵە ئاژاوە دروستە بێ چکە ئەم نەخۆشتە ناتوانێت وەک جاران ئیشەکانی بەڕێ بکە یعنی قاپی بەیانی کە ئەشوا دەگاتی نۆڕۆشە تاو نەبووە خواردی نۆڕۆ کا خوێ بچێت سەر مەخسەرەکە قاپەکان بشوە بە 5-6 ساعت تاو نابێت ئەو وەخت ئەم خاتون ناتوان ئیشەکەی بکە ئەگەر فەرمان بەرێ بێ ناتوانێت بچێت سەر کارەکەی مامۆستای بێ ئیشەکەی پێ ناکرێت ئەگەر گروپی خەمۆشەکان بێت کە کەسەکە خەمۆکی هەیە پێگومان زێنکێکی دەرمانی نەبێ لە خەمۆکیا دڵی تەنگە بێ گریانێ بێ خەوی تێکە چێ خواردنی کەمە بێ پەیوەندی کۆمەڵاتی لاوازە بێ تااقەتی کاروباری ماڵی نییە ئەگەر چارەسەرکی بڵێن هەر نەبێت و دەستی نەکەویان کەمان نرخەکەی زۆر گرانی لە بازارە بەڵام ڕەنگە نرخ هەرچەند کەمیش بێ هاوڵاتی مافی خۆیەتی لە فەرمانگەی حکوومەت هاوەری گرێ ینی بۆ لە زەمنێک کە وڵات 10,000 چێ کابرا بێ ناکرێت 10,000 ڕەنگە بۆ هەندێک کەس پارە نەبێ بەڵام بۆ هەندێک کەس کە پیشەوەرێک و داهاتی کەمە 10,000 مەبلەغ یان 15,000 مەبلەغ یان 30,000 مەبلەغی کە بۆ کەسە مافی خۆیەتی وەریگرێ یعنی ئەمە خێرکردن و منەتێک نییە ڕەنگە هەندێک کەس ساڵی جا باشە با هاوڵاتێکی دەوڵەمەت چێ بۆیان بکڕێ لە ڕاستیان من زۆر دژی ئەو بۆ چوونە ینی ئەم بۆ چوونێکەوە ئەگەر دەنەخۆش نەی بوو یەکی بێت تۆ من بڕیا بەشی مانگێکتان بۆ کڕم بەشی 20 شەوە کڕم هەچ کەسێ بەنێزیم کارێت دەستی خۆشی بەڵام من وەکو خۆم بە شێوەیەکی ڕاست و دروستی نازانم چکە بەڕاستی ئەمە ئەرکی حکوومەت وێمەشتە بە سیستم بکرێ حکوومەت هەموو مانگی ئەزانێت چەنە دەرمان سەرفە بێ ئەزانێت کەی دەرمان لە تەواو بوونە پێشوێت تاوێ بە 4 5 مانگ پێزانێ پێشوێت تاوێ ئەزانێ مانگیەونە دەرمان سەرفە بێ کە زانێ بەرەو تاوبوون ئەڕوا لە بودجە دەرمانی ترەکرێ ئەمەگەر بەم شێوە عشواییە بێت دەوڵەمەنی بڵێ من بڕیارمە بەشی مانگێ بکڕم تۆ بەشی 20 ڕۆژ بەشی 15 ڕۆژ ئەبینی هەندێک دەرمان دە کەسەی کڕێت هەندێک دەرمانی گرنگی تر هەیە هیچ کەسێ نەیکڕیوە بە ئەوەی کە بەنیازی کارێکی وە من لای خۆم بڵێم دەستخۆشی لێکم ئیشەکەی ڕەنگە و بەنیەتێکی باشە بیکە بەڵام منوەکو دکتۆرێک کە لەو بوارە ئیشەکەم بەشتێکی تەندروست نازانم کە بەو شێوەیە بێ بۆ لە ڕاستیان دروستەکەیەوەیە کە حکوومەت دابینی بکە لەو ڕۆژ کە زیانەکانی کێوتم گەر خەمۆکی بێ بەسەریە ئێمە هەمانە ترسی کۆمەڵایەتی هەیە دەرمانەکە نەخۆڵەوەڵ ناتوانێت بێتە دەرەوە ناتوان لە دەروبەرە قسە بکە ناتوان لە کۆرەکە قسە بکە لەی شوێنەکە وای لەم کەسە لە کاروباری دابڕێ بۆ لە ڕاستیە گرنگە دەرمانەکان دابین بکرێ چونکە نەک تەنها ژیانی نەخۆشەکان ژیانی نەخۆشەکان ئاشتەبایی کۆمەڵایەتی ئاشتەبایی خێزانی بەڕێکردنی کاری ماڵ خۆشی و ئاشتی ناوماڵ بۆ هەندێک خێزان بەندە بە دەرمانەکانەوە نەبوونی دەرمانەکان دنیای کێشەی کۆمەڵایەتی و دەرونی لێکەوێتەوە دکتۆر لە زۆرینەی نەخۆشیەکاندا یاخود چارەسەرەکاندا بەگشتی دەرمانی بەدیل هەیە بۆ نمونە ئێوەی پزیشکان شتێک بۆ ئێمە دەنووسن ئێمە دەچینە دەرمانخانەکە لە بەدیلەکەی هەیە ڕەنگە جاری وهەیە نرخەکە 3,000 تا 5,000 گۆڕانکاری بەسەردادێ لێسەدا کە باری دارایی هاوڵاتیان خراپە لاوانەیە لەبەر نرخێکی کەمتر پەنا بەنەبەر دەرمانێکی بەدیلەکان بەدیلی ئەو دەرمانانێک کە ئێوە بۆ نەخۆشی دەنووسن هەمان کاریگەری ئەرێنی لەسەر نەخۆشەکە دروست دەکات اینجا لێرێ با من بۆ چوونێ ڕاستکەمەوە لە ناو خەڵکیە خەڵکی کەڵێت دەرمانی بەدیل ئەم چەمکە هیچ دەرمانی بەدیلی دەرمانێکی تر نییە ئەگەر مەبەستیان پێی گۆڕانکاری کۆمپانیاکە بێ ئەمە گرفت نییە بەڵام کێشەوە زۆرجار لە نەخۆشخانەیە کە نەخۆشی حەبێکی ئۆلانزاپینی هەیە ئەڵێ دکتۆر ئەگەرۆنێ بەدیلەکەم بەرێ ئەو مەبەستی ئەوە نییە من شەرکێکێ بەمێ ئەڵێ شتێک تر وەکو ئەو ئیشکا بۆم کە بەڕسپیر دووە واتە من تۆ سەر تێشێ دکتۆر بۆ نووسی حەبی ڤۆڵتارین بخۆش کەڵێن بەڵێ ڤۆڵتاریمە بەڵام پرۆفین بخۆ پرۆفینمانی حەبێکی تر بخۆ حەبی پاراستۆڵ بخۆ ئەم حەبانە ڕاستەمە هی ئازارە بەڵام هەرێکە و سوود و زیانی خۆی هەیە ئەی ناوێ بە بەدیلێکی تۆی دکتۆری دانیشەمی بگۆڕی بەڵام ئەگەر جیاوازی کۆمپانیاکان بێ لە ڕاستیا ڕەنگە نرخەکان زۆر جیاوازی هەبێ دەرمان هەیە کۆمپانیا هەیە لە بازارە نرخی دەرمانەکەی 80 بۆ 100,000 هەمان دەرمانیشێ بە 10,000 لە ڕووی زانستیەوانێ من باس لە زانست دەکەم باس لە تیجارەت ناکەم لە ڕووی زانستەوانێ نابێ هیچ جیاوازیەکە بێت ئەبێ هەمان پێکاتێ کە نووسراوە ئەم حەبە پاراستۆڵی تیا 500 میلیگرام ئیتر نابێ هەرزان و گرانەکە جیاوازی هەبێ ئەگەر جیاوازیەک هەیە من ئەگەر خۆم بچمە دەرمانخانەیە زاراوەکەی خەڵکی بەجۆڵی کاوتۆگیان ئەسلی و عادی لەبەری بەدی ئەڵێ دکتۆر ئەمەمان هەیە ئەسلی و عادیە
ئەگەر ئەزانێ ئەم دەرمانە عادیە بۆ ئەیفرۆشێ عادی مەبەستی چییە یعنی عادی مەبەستی ئەوەیە ئەم دەرمانە 500 میلیگرامی تیانە 200 تیا 300 تیا 100 یعنی چەندێک مەبەستی عادیانی کەمتری تیا کاڵێ عادی مەبەستی ئەم دەرمانە لە شوێنێکا دروست نەکراوە جێی متمانە بێ ئەم دەرمانە کە دروست کراوە بە کوالتی کۆنتڕڵاتیان نەپەڕیوە هەردووکیان هەمان بازنەبەریان پێوێ ئەگەر ئەم دەرمانە عادیە و خراپە چۆن لە فەحسا دەرچووە چۆنێتە ناو دەرمانەکە تۆ دوای ئەگەر ئەم دەرمانە کە تۆ عادی مەبەست پێی خراپێت ئەسەن بۆ هەر ئەیفرۆشی این تۆ ئەشێت من زۆر جارم ئەشێ لە پارچە قوماشێکە ئەشێ لە پێڵاوێکە ئەشێ لە پۆشای کە ئەسڵ و عادی هەبێ بە پێی جۆرەکەی بەس لە دەرمانە ئەم زاراوی ئەسڵ و عادیە نابێ هەبێ بەڵام وەک تۆ لەگەڵ بڵێ بەجیلەکەی بەڵە فلانە کۆمپانیەمانە کۆمپانیێکی ترمان هەیە هەچ کۆمپانیا بێ لە ڕووی زانستیەوە ئەم کۆمپانیا لەبەر شەریکێ دروستیەکات و هێنرێتە بازار و بۆ چوونی حکومەت تێرەم فەحسی کوالتی کۆنتڕۆلی بۆ کرێ پشکنینی بۆ کراوەتە بازار کەواتە بێت جیاوازی نەبێ ئەگەر دەرمانەکەش لە ڕێی قاچاقە و هاتوو شتێکی نایاسایە کەواتە بە هەر لە دەرمانخانەکانان نەبێ ینی بوونی کەوا بەجیلەکە هەرزان و گرانکە لە ڕووی زانستیەوانێ ئەبێ جیاوازیان نەبێ بەڵام ئەشێ نەخۆشە بڵێ من ئەمانم پێکەی ئەوم پێ ناکرد جاری وایە هەمان نەخۆش کە بۆ نووسێت دەرمانەکەم پێکەوەی کە هەرزانە گرانەکەم پێ ناکرد بێ گران و هەرزانەکەی جیاوازی نییە بەڵام دەرمانەکەنە بەشێکی زۆری نەخۆش توانێت هەرزانەکەشی نەبیکرێت چوە دەرمانەکانی شیزۆفرینە هەرزانەکەشی بکڕیت هەر لە دەوری بچێن 30,000 بە شیمانێ ئەگەر نەخۆشگە سێ جۆ دەرمانی هەبێ 70 بۆ 80,000 80,000 بۆ بەشێکی زۆری نەخۆش مەبلەغێکی زۆر بە تایبەتی کە بەشێکی زۆری ئەمانە پیشەوەرنی و ئیش ناکات زۆر سپاس بۆ دکتۆر ئەفران محەممەد سپۆری نەخۆشە دەروونەکان زۆر سپاس بۆی لەگەڵ لێمە زۆر سپاس خۆشەویستان و چانێکم دەبێت و داتر دەگەڕێمەوەڵاتە